ئەو گۆرانیا لە سەداوەکاری کاکە سۆران پێشکەشە بۆ ئۆستا دیدار و کاکە عومەر بڵباس هەموو خۆشەویستانی هیوادارم بەدڵیان مردن خۆشترە ئەمان لەم ژینە تاڵە مردن خۆشترە سۆران لەم ژینە تاڵە چونکە گشت کاتێک ئەمان دڵ نەکەناوە چونکە گشت کاتێک ئەمان دڵ نەکەناوە نادام ئەمان ئەو تاوانەی دڵ قەدڕێگا نادام گوڵم ئەو تاوانەی دڵ بە ناومێدی ئەمان بچێتە ژێرگەڵ بە ناومێدی ئەمان بچێتە ژێرگەڵ مردن خۆشترە ئەمان لەم ژینە تاڵە مردن خۆشترە گوڵم لەم ژینە تاڵە چونکە گشت کاتێک ئەمان دڵ نەکەناوە چونکە گشت کاتێک ئەمان دڵ نەکەناوە خەڵکی دەپرسن ئەمان بۆوە بێمەیلی خەڵکی دەپرسن سۆران بۆوە بێمەیلی دەڵی مەزنوونی ئەمان دوور بووی لە لەیلی دەڵی مەزنوونی ئەمان دووری لە لەیلی مردن خۆشترە دیسان لەم ژینە تاڵە مردن خۆشترە ئەمان لەم ژینە تاڵە چونکە گشت کاتێک ئەمان دڵ نەکەناوە چونکە گشت کاتێک ئەمان